شتێکی کە زۆر حەزم لێتی لێرێ بە تایبەتی مناڵان زۆر تامەزرۆین هەر شتێ بە خەیاڵ تابێت. شوێنێکی باشە دەستان پێ کرد. من خۆم لە مناڵەکانیش تامەزرۆترم. جگە لە کەچەپی زێر هیچ کەچەپێکتر دەرخوارد هیچ کەسێک نادەم. بۆ شێفم جیاوازی چییە؟ خۆ هەموو یەک شتە. کەچەپ کەچەپ نییە؟ بەداخەوان نییە. تایبەتمەندی کەچەپی زێر ئەوەیە 100% سروشتیە. لە ناویدا هیچ مادەیەکی زیادە مادەی پارێزەری تێدا نییە. بەڵام شێف شتێک هەیە بە ناوی وادی بەسەرچوونەوە بۆ ئەوەی وادی بەسەرچوونی ئەم جۆرە بەرهەمانە درێژ بێت مادی پارێزەری تێ ئەکرێت. ئەی چۆن کەچەپی زێر بێ ئەوەی مادەی زیادە پارێزەری تێ بکرێت بەرهەمە هێنرێت؟ بە دڵنیایەوە زێر لەو دامەزراوانەیە بە تازەترین تەکنەلۆژیا بێ ئەوەی دەستی بەرپێ بەرەمەکانی دروست دەکات. بە ئاسانی باسی دەکەم بۆتان بۆی هەموو کەسێک تێبگات. ئەو کەچەپەی کە ئامادە دەکرێت دەخرێتە گەرمێکی بەرزەوە. ئەمە ژینگەیەکی وای خۆخانەوە بەکتریان ناتوانێت دروست بێت. دوایەوەش ڕاستەخۆ سەری پاکەتەکەیدا دەخرێت. یعنی چی کرد؟ تەکنەلۆژیایەکی بەکارهێنا کە تێیدا پێویست بەوە ناکە مادەی زیادە و پارێزەر بخێتە ناو بەرهەمەکەتەوە. ئەی بۆچی هەمان وا ناکەن؟ خۆ زۆر بە ئاسانی باست کرد. لەبەرەوەی لە ڕاستیدا ئاسان نییە. سەرەتا پێویستە سەرمایەت هەبێت و دەبێت بۆ تەکنەلۆژیای کار بکەیت. بە ئاسانی نەجاتت نابێت. دەبێت بە جۆرێک کارەکەت بکەیت تەندروستی مرۆڤەکانت لە هەموو شتێک بەلاوە گرنگتر بێت. خۆ گوێتان لە شێف و خانمەکان ئەو کەچەپەی کە مناڵەکانمان زۆر حەزیان لێیە با لە مشکتان نابێت. کەچەپی زێر دروشمەکەمان ئاوا دەبێت. کەچەپی زێر ئێمە بێ مادە زیادەکان خۆش دەوێت. ئێمەش ئەومان بێ مادە زیادەکان خۆش دەوێت.